بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە ئەڵقەی 21 لە بەرنامەی ڕۆشنایی دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەند. مامۆستا گیان خۆشحاڵین کە لە خزمەتت داینە. مامۆستا گیان ئێمە لەسەر موسڵمانی ڕاست و ساغ چێە بابەتی ئەم جارەمان تایبەتە بە هەڵبژاردننی ڕۆژی دوایی بەسەر ژیانی دنیادا. دیارە وەک باست کردووە یەکێک لەو ڕێگایانەی کە موسڵمانی پێدەبێتە ڕاست و ساغ هەڵبژاردننی ڕۆژی دواییە بەسەر ژیانی دنیادا. با لە سەرەتاوە ئەوە بپرسم پێناسەی ئەمە چۆنە؟ ئایا چۆن ڕۆژی دوایی بەسەر ژیانی دنیادا هەڵدەبژێردرێ؟ ئەهەمیەتی دنیا چییە بۆ گرنگجیدان بە ڕۆژی دوایی؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك محمد ما بستم لو ناو نشانة هەڵبژاردننی ڕۆژی دوایی بەسەر ژیانی دنیادا واتە ژیانێک کە لە ڕۆژی دواییدا دەگوزەرێ بەسەر ژیانێکدا کە لە ژیانی دنیادا دەگوزەرێ. جارێ ژیانی دنیا چییە و ڕۆژی دوایی چییە؟ خوای پەروەردگار لە قورئاندا وشەی ئەلئولای بۆ ژیانی دنیا بەکارهێناوە. لسورة ضحى دا فرمي وللآخرة خير لك من الأولى. آخرة زانایانی روان بيجي دەڵێن صفة موصوف محذوف ئاوەڵناوی وەسفکراوێکی قرتێنراوە واتە ولا المنزلة الآخرة يعني ولا الدار الآخرة خير لك من الأولى يعني من الحياة الأولى. بۆ چونکە ئێمە پێشێ لە دنیادا دەژین و دوای کۆتایی هاتنی ژیانی دنیا دەچینە نێو ژیانی کۆتاییەوە. ئاخرە واتە کۆتایی. هەڵبەتە ئاخرەت کە ژیانی کۆتاییە قۆناغی بەرزەخیش دەگرێتەوە. قۆناغی بەرزەخ هەر بەرزەخ بۆ خۆی ئەنی پەردە و نێوان لە خوا سبحانه وتعالى لباري آوي سوير وشيرين ودفرمي بينهما برزخ لا يبغيان لسورة الرحمن ده بينهما برزخ لا يبغيان لنواني عند پرديك يا آوي شيرين وسوير تيكل بيكدي نابن وات آوي سوير تيكل به شيرين نابه بواتاك آوي سوير بسر هي شيرين دا زال نابه چونك آوي شيرين زور كما هەر ئەو ئاوەی کە لە باران پەیدا دەبێ و لە بەفر و تەرزە پەیدا دەبێ و لە نێو زەویدا زەخیرە دەکرێ و هەڵدەگیرێ و عەمبار دەکرێ. ئێمە ئاوی شیرینمە تەنیا لەو ڕێوە پەیدا دەبێ و ئاوی شیرینش لە هیچ سوێر پەیدا دەبێ. ئەنجا گەر تۆ ئۆقیانوسەکان لەگەڵ ئەو هەندێک ڕووبار و کانیا و سەرچاوە و دەریاچەی بچووکی سەرزەوی کە لە ئاوی شیرین پێک دێن بەراوردکەی یەک بە سەدیش نابن. کەواتە مەبەزەوە کە ئاوی سوێر تێکەڵ بە ئاوی شیرین ناوێگەنا دوای ئاوی شیرین تێکەڵ بە ئاوی سوێر دەبێتەوە. بەڵام دوای ئەوە کە مرۆڤەکان لە ئاوی شیرین بەهرەمەند بوون بۆ خواردنەوە و شردن و شۆر و ئاودێری و ئاژەڵداری و کشت و کاڵ و هەموو ئەوانە پێداویستەکانی خوان پێ جێبەجێکردن ئەمجا ئەو ئاوەی لیان زیادە تێکەڵ بە ئاوی سوێر دەبێتەوە. بەڵام ئەگەر ئاوی سوێر تێکەڵ بە هیچ شیرین بوو بواە ئێمە ئاوی شیرینمان دەست نەدەکەوت. جامە بەستم لە وشەی بەرزەخە. بەرزەخ یعنی پەردە و نێوان. خوای پەروەردگار لە سوورەتی مومینوندا لەبارەی ئەم قۆناغی ژیانی بەرزەخەوە دەفەرمێ ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون. وكما لتفسير سورة المؤمنون دا لتفسير كي خوم تفسير القرآن برز وبيز دا بس بدرجي لكرت باسق دا باسق قناغي برزخ وجاني برزخ مكردوه دا فرمي ومن ورائه برزخ
لە پشتیانەوەتە لە دوایانەوە پەردەیەک هەیە ئیلا یەومی یوبعەثون هەتاکو ئەو ڕۆژەی تێیدا زیندوو دەکرێنەوە واتە قۆناغی بەرزەخ سەرەتاکەی کۆتایی ژیانی دنیاە کۆتاییەکەشی دەستپێکی ڕۆژی دواییە مانە قۆناغی بەرزەخ زۆر لە ژیانی دنیا درێژترە ژیانی دنیا 60 70 80 90 100 ئەو دەوروبەرێ ئەوەندە ساڵەیە بەڵام قۆناغی بەرزەخ هەرخوا دەزانێ یعنی لەو کاتەوە کە مرۆڤ دەمرێت تا ئەو کاتێک کە زیندوو دەکرێتەوە هەموو قۆناغی بەرزەخە جامە بەستم ئەوەیە کە وشەی ئاخیرە واتە کۆتایی ئەو شتەی کە لە کۆتاییەوە دێ خوا وەکو ناونیشانێک بۆ ژیانی ڕۆژی دوایی بەکاری هێناوە بە پێغەمبەری خاتەم دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام وەلەلئاخیرەةu خەیڕ لەکە من الئولا قۆناغی کۆتایی بۆ تۆ باشتر لە قۆناغی ژیانی دنیات و پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام دیارە بۆ هەموو ئیماندارێکی شەروایە کەواتە ئەمە ژیانی دنیا ئەو ماوەیە کە لە ئینسان مرۆڤ تێیدا لەدایک دەبێت تاکو و کاتوی دەمرێت ئەو ژیانی دنیاە ئاخیرەت ڕۆژی دوایی وەکو گوتم لە قۆناغی بەرزەخەوە دەست پێ دەکات تا ئەو کاتێ مرۆڤ تێدا زیندوو دەکرێتەوە لێ دەپرسرێتەوە و سەرنجام ئەگەر ئەهلی ئیمان و چاکە بێ لە بەهەشت دانیشتە جێ دەبێ و ئەگەر خوا نەخواست ئەهلی کوفر یاخود ئەهلی گوناح و تاوان بێ دەچێتە دۆزەخ و دوای پاکبوونەوەی جا ئەوجار دەچێتە بەهەشت یاخود هەر یەکجاری لە دۆزەخدا هەمیشەیی دەبێ ئەگەر ئەهلی کوفر بێ باشە سەبارەت بە هەڵبژاردننی ڕۆژی دوایی بەسەر ژیانی دنیادا ئایا دەکرێت ژیانی دنیا وێڵ بکەین وەک ئەوەی بەشێک لە ئەهلی دڵ و ئەهلی گڵ باز لەوە دەکات کە ئەهەمیەتی نەبێ یعنی زۆر ئینسان خۆی پێوە خەریک نەکا یان چۆن خۆمان بە ژیانی دنیاوە خەریک بکەین بۆ ئەوەی ئاخیرەتێکی مسۆگەر هەبێ بەڵێ جامە بەست لە هەڵبژاردننی ڕۆژی دوایی کە بەتاکید مەبەستمان پێ بەهەشتە ئەگەنا ڕۆژی دوایی دۆزەخیشی تێدایە خۆ تۆ دۆزەخ هەڵنافژێری بەسەر ژیانی دنیادا یعنی بۆ بڕواداران ژیانی ڕۆژی دوایی مەبەست پێ چوونە بەهەشتە دەبێ ئەوە هەڵبژێری بەسەر دنیادا مەبەستمان پێی ئەوەیە لە ڕۆمادیەکەیەوە ژیانی دنیا لە ڕووی ناز و نیعمەتی مادیەوە ژیانی دنیا زۆر کەمە کەم بایەخە کەم خایەنە لە چاو ژیانی ڕۆژی دوایی کە هەر کۆتایی نایە بێ کۆتاییە هەڵبەتە عەقڵ و هۆشی ئێمە ناتوانێت ئەزەل و ئەبەد وە خۆی بگرێ ئیستیعاب بکە یعنی ئێمە ناتوانین بێ سەرەتا ئیستیعاب بکەین بێ سەرەتا بێ دەست پێک و ناتوانین بێ کۆتایی ئیستیعاب بکەین و خۆ بگرین یعنی مرۆڤ سنووردارە و ئێمە ئەزمونمان نەکردو شتێکە سەرەتایی نەبێ و شتێکمان ئەزمون نەکردو کە کۆتایی نەبێ بەڵام بۆ وێنە خوا سوبحانەهو وتەعالە بێ سەرەتایە و بێ کۆتاییە هو الأول والآخر خوا یەکەمینە و دوایەمینە واتە بێ کۆتاییە بێ سەرەتایە و بێ کۆتاییە ئەوە بۆ خوای پەروەردگار ئەگەر هەموو دروستکراوەکانی کە سەرەتایان هەیە و کۆتاییان هەیە جا دەبێت لێمان تێک نەچێ مەبەست لە هەڵبژاردننی ژیانی ڕۆژی دوای واتە بەهەشت بەسەر ژیانی دنیادا لە ڕۆمادیەکەیە و لە ڕووی ناز و نیعمەتەوەیە ئەگەر نا هەر سەعاتێکی ژیانی دنیا هەزاران ساڵی ڕۆژی دوایی دێنێت لە ڕووی جۆر و چۆنیەتەکەیەوە چونکە تۆ کە ژیانی دنیات نەبێ ڕۆژی دواییشت بۆ دەستگیر و دەستەبەر نابێ بەهۆی ژیانی دنیاوە ئێمە دەتوانین ژیانی ڕۆژی دوایی دەستەبەرکەین بۆیە دەبێ وریابین ئەوانەی کە دەڵن دنیا هیچ نییە و بەکەڵکی هیچ نایە و ئەوە وشەی زوهدیان وەکو دوایی ڕەنگە بیگەینێ بە هەڵەمان ناکردووە کە زوهد دواتە دنیا نەویستی شوێشتی وا هەیە تەماشای
قاموسەکانی زمانی عەرەبی بکە. جا من زۆر شتم دەمێ زۆر شت ڕاستکەمەوە و لە کتێبەکانی خۆمدا و لە وتارەکاندا زۆر شت ڕاست دەکەمەوە. بەڵام هەندێک خەڵک ڕاستکردنەوەکەی منی هێن بە غەڵەتەوە ڕاهاتووە، شتە ڕاستەکەی منی بۆ ئیستیعاب ناکرێ، دەبێت پێی بچێ کاتێکی پێ دەچێت تا دوا تێی دەگەن بڕاستەکەی. جا لێرە مەسێکێک لەوانە مەسەلەی زوهد یعنی چی دنیا نەویستی لە شوێشتی وا هەیە. تەماشای زمانی عەرەبی بکە. زەهەدە فی شەیئی ئەی عەدەه قەلیلەن یعتەبەرەه قەلیلەن. وەکو دوای باسی دەکەین. زاهید واتە دنیا بەکەم گر. الزهد في الدنيا واتە ژیانی دنیا بەکەم بگری، نەک دنیا نەویستی، نەک نەتەوێ. چون نەتەوێ یعنی چی؟ تو تازە خوا تۆی لە دنیادا داناوە دەبێت بتەوێ، بەڵام بەکەمی بگری وەکو خۆی بیبینی. دوایمە وشەی زوهد. باش کەواتە ئەوە هەڵەیە کە بگوترێ دنیا نەویستی، ئەو جوزئەی دنیا کە پەیوەستە بە مادەوە، ئەوە زۆر خۆی پێوە خەریک نەکەی. ئەوەش نەک نەتەوێ، بای ئەوەندەی کە ژیان بەڕێوە دەچێت دەبێت هەر بتەوێ. بۆ خوا فەرمانی کردووە وەکولوا وەشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. بخون وبخونەوە زێدەڕۆیی مەکەن. قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق. بپێغەمبەری خاتم دەفەرمی عليه الصلاة والسلام سورەتی ئەعرافدا پێیان بفەرموو چێ جوانی ژیانی دنیا و بژی و حەڵاڵ و باشەکانی قەدەغە کردوون. چێ قەدەغەی کردن؟ خوا بۆ ئێمە خوڵقاندوون. بای ئەوەندە کە زانایان دەڵێن ئەگەر کەسێک لە شوێنێک لێی قەوما تەنیا گۆشتی مردارەوە بوو یا گۆشتی بەراز یا خوێن یا بۆ غەیری خوا سەربڕاوی دەستکەوت، ئەو چوارە کە لە چوار شوێنی قورئاندا خوا فەرموویەتی ئەوانە قەدەغن، هەر ئەوانە قەدەغن. لە دوو سوورەتی مەککەییدا سوورەتی الأنعام و النحل و لە دوو سوورەتی مەدینەییدا سوورەتی البەقەرە و المائیدە خوا تەنیا ئەو چوار شتە قەدەغن، واتە ئەو چوار جۆرە گۆشت و شتە. ئەگەر کەسێک خەریب بێ بمرێ تەنیا یەکێک لەو چوارانی دەستکەوت لەسەری فەڕز دەبێ، لەسەری پێویست دەبێ، بای ئەوەندە کە نەمرێ لیان بخوا کە قەدەغەشن پیسن. بەڵام بۆ ئەوە کە لە بردن دەربازی بێ نەک هەر بۆی ڕەوا دەبێ، لەسەری پێویست دەبێ لیان بخوا. کەواتە دیسان لە ڕۆمادێکەشیەوە نەتەوێ نا، یعنی بە کەمی بگری هەر وەکو بۆ خۆی کەمە. فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل. ڕابواردن و گۆزەراندنی ژیانی دنیا لە چاو منزڵگای کۆتاییش تەنیا شتێکی کەمە. باشە جەنابی مامۆستای لە کتێبی ژیانی گیان لە بەشی بەرهەم و نیشانەکانی تەزکیەی نەفس و لە بابەتی هەڵبژاردننی دواڕۆژ بەسەر دنیادا بابەتێکت باس کردە بۆی دنیا لەلا بچوو بوون و گوێنەدان بە ئەهلی دنیا. بەوەی بۆ نمونە کەسێک کە قسە لەسەر دەکات ئەهلی دنیاە زۆر خۆتی پێوە خەریک نەکەین، چکەوە لەو سەریەوە بەهشتێکەیە. و ئەوەشت باس کردووە کە ئەهلی گڵ ڕخنە لە ئەهلی دڵ دەگرێت بە بەهاندەر و غەریزەی ئەوەی کە دنیایان مەسەرەن بەسەر بەرژەوەندی ئاخیرەتدا یان بەهشتدا زاڵ کردووە. چۆن یعنی ئەم بابەتە؟ دیارە من ئەو زارە ئەوەیان بەکارهێناوە ئەهلی دڵ و ئەهلی گڵ ڕەنگە یەکەم زار بم بەکاری بێنم لە کتێبی ڕێگای ساڵح بن بەڕەخواستندا یەکەم زار بەکارمێناوە. ئەهلی دڵ مەبەستم پێ تەوانەوە ئەهل القەلب زاراوەیە کە زانایانی ئەهلی تەسکیە و تەسەوف بەکاریان هێناوە. ئەهلی گڵش یعنی ئەوانەی کە زیاتر لە چوارچێوەی غەریزە جەستەیەکاندا دەخولێنەوە. مەبەستم پێ ئەو دوێ. ئەهلی دنیا کەسانی سەرگەرم بە ناز و نیعمەتە دنیایەکانەوە هەر بە درێژایی مێژوو دژی پێغەمبەران بوون عەلەیهیم السەڵات وەسەلام و دژی شوێنکەوتوانی پێغەمبەران بوون. بۆچی؟ پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هاتوون کە ژیانی دنیا وەکو ڕاستیەکەی خۆی چیەتی خۆی لە خەڵک حاڵی کرد. ژیانی دنیا شوێنی تاقیکردنەوەیە، شوێنی پێدا ڕەتبوون و گوزەرکردنە. الدنيا قنطرة فاعبروها ولا تعبروها. الدنيا پردە بەسەریدا ڕەت بن و ئاوەدانی مەکەنەوە.
خذوا من دار ممركم إلى دار مقركم أو تمانا پندن لو شوێنێکە پێیدا ڕەت دەبن وەربگرن بۆ شوێنێکە تێدا نیشتەجێ دەبن کە ڕۆژی دواییە ئەو سراع و نیزاع و ناکۆچی نێوانی دنیا پەرستان و دنیا ویستان لەگەڵ خوا پەرستان و پێغەمبەراندا عەلەیهیمو سەڵات وسەلام شتێکی لە مێژینەیە. جا لێرەدا مەبەستمەوەی کە پێویستە ئەهلی ئیمان لەگەڵ کەسانێکدا کە باوەش بە ژیانی دنیادا دەکەن کاتێک کە ڕەخنەیان لێ دەگرن دژایەتیان دەکەنەوە یعنی زۆر وەسەر خۆ نەهێنن زۆر خۆی پێ ساڵەت نەکەن جەنابەت دەزانی و بینەران و بیسەرانی بەڕێزی دەزانن ئەگەر من ڕۆژێ لە ڕۆژە بەس دوعا بکەم حیزبێکی دیاریکراو هەیە یا چەند حیزبێکی دیاریکراو هەن سوپایەک سۆشیال میدیان بەکرێگرتەوە بەس جنێ بدەن هەر بەس دوعا بکەم هیچ نەڵێم هەر بڵم خوایە ئەم هەرێمی کوردستانە لە دەست زوڵم و ستەم دەربازی بێ خوایە دادگەری تێدا بچەسب بێ خوایە ئەو خەڵکە کە هەست بە مەزڵومیت دەکەم مەزڵومیەتی لەسەر نەمێن هەر ئەوەندە بڵێم هیچی کە نەڵێم یا هەر بڵێم خوایە کە شوێن کەوتوانی شەیطان دنیاکان لێ تێکداوین خوایە لە ڕۆژی دوایدا بۆمان قەرەبوو بکەوە هەر ئەوەندە بڵێم بزانە یەک لێشاو قسەی ناشیرین چونکە کەسانێک هەن مەداریان بە کەسانێک ساز دەبێ کە فێرە جنێویان کردوون فێرە شێوازی ناشیرینیان کردوون و هەر کەسە لە هەمبانی خۆیدا گوێز دەژمێرێ هەگبەکەی چیت دابێ ئەوە دەبینێ وەکو دەڵێن جارێ عیسا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ کۆمەڵێک لە حەواریەکانی واتە هاوڵە دانستەکانی بە شوێنێکدا ڕەت دەبن ئەوانیش قسەی پێ دەڵێن بە عیسا عەلەیهی سەڵات وسەلام ئەویش دەست بەرز دەکات و دوعایان بۆ دەکات بۆیان دەپارێتەوە دەڵێن هاوڵەکانی دەڵێن قوربان ئەوانە قسەت پێ دەڵێن زینەوت پێ دەڵێن دەڵێ دەزانم حاڵی بووم دەڵێن تۆ دوعایان بۆ دەکەیت دەڵێ آخر هەر کەسە لەوە دەبەخشێکە پێیەتی ئەوان زینەویان پێمیش قسەی خێرم پێ پارانە و قسەی باشم پێ جا مەبەستمەوەیە ئەوە هەر شتێکی چاوەڕوان کراوە بۆیە پێویستە مەبەستمەوە لە بەشێکە لە دنیا بەکەمگرتن کە تۆ ژنێ و کۆسپوتەگەرە و ناڕەحەتی و دژایەتی کەسانێک کە باوەشیان بە دنیادا کردووە بە کەمی بگری یعنی زۆر خۆ پێوە سەغڵت نەکەی زۆر خۆ پێوە شەوەش نەکەی هاوسەنجی تێک نەچێ شلوێ نەبی ئەوەش بەشێکە لە دنیا بەکەم گرتن چونکە تۆ کە دنیا وەکو خۆی بینی دەڵێ جا ئەوانە قسەم پێ دەڵێن گە من لای خوا سوبحانە وتەعالا حرمەت و ڕێزم هەبێ بە هەزاران سۆشیال میدیا و قسەی سووکە من بچووک نابمەوە ئەگەر لە لای خوش حرمەت و ڕێزم نەبێ ئەوانش قسەم پێ نەڵێن هەر بە کەڵک نایە ئەوایە بەڵێ مامۆستا هۆکار و بناغی هەڵبژانی ڕۆژی دوایی بەسەر ژیانی دنیادا لەوێدا باسی لەوەت کردووە هەر لایەنە و هەم ژیانی دنیا هەم بەهشت وە خۆی تەمەشا بکرێ چۆن بەڵێ هۆکارەکانی ئەوە کە چۆن ئێمە بەهشت یاخود ژیانی ڕۆژی دوایی کە بۆ بڕواداران بەهشتە هەڵبژێرین بەسەر ژیانی دنیادا زۆرن لەوانێ کۆمەڵشتم هێندێشتم باس کرد بێ زۆرشی کەش هەبێ مەبەست ئەوەیە کە تۆ چاوت لەسەر پاداشتی خوا و چاوت لەسەر ڕەزامەندی خوا و چاوت لەسەر ئەو مەنزڵگایە بێ کە خوا بۆ دۆستانی خۆی دایناوە ئەگەر چاوت لەسەر ئەوێ بێ زۆر بە ئاسانی دەتوانی خۆ تۆ دەستبەرداری پێداویستی حەڵاڵەکانت نابی لە ژیانی دنیادا گەبەرگ و پۆشاکێکە خۆتی پێدا پۆشی خواردنەوەیەکە جێگە و ڕێگەیەکە ماڵ و حاڵێکە مادەم بە حەڵاڵی بخۆ تۆ پێویست بەوانە هەر هەیە پێداویستەکان دەستبەرداریان مەبە بەڵام چاوپۆشی لە حرام و قەدەغە بکە چاوپۆشی لە شتی پیس و بە کەڵک نەهاتوو بکە کاتێک ئەوەت بۆ دەکرێت کە چاوت لەسەر ڕۆژی دوایی بێ چاوت لەسەر بەهەشت بێ لەسەر ناز و نیعمەتێک بێکەخوا بۆ دۆستەکانی خۆی دایناوە ئەو کاتی زۆر بە ئاسانی دەستبەرداری ژیانی دنیا دەبی لە ڕوە قەدەغە و حەرامەکەیەوە ئەگەرنا لە ڕووی حەڵاڵەوە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام خوا بۆمان بازەکە کە خاوەن پیشە بوون
داود عليه الصلاة والسلام وەستا بووە ئاسنگەر بووە و پێغمبەرانی دیکە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە شوێنەواردا هاتووە ئیدریس بەرەک دروو بووە و پێغمبەرانی دی پێغمبەری خۆمان عليه الصلاة والسلام فەرمی هیچ پێغمبەرێک نەبووە شوانی نەکردوێ پێغمبەران خاوەن پیشە بوون و ئەهلی کەسابەت بوون و بەدەست و مستی خۆیان ژیان چاویان لە دەستی خەڵک نەبووە ئەوە بۆ بژیوی حەڵاڵ بەڵام چاویان لە حەرام نەبووە جا کاتێک تۆ دەتوانی ژیانی ڕۆژی دوایی بەسەر دنیادا هەڵبژێری کە چاک ژیانی ڕۆژی دوایی بێنێ بەرچاوی خۆت و بزانی چی تێدایە چۆنە و ژیانی دنیاژۆک و حەقەتەکەی خۆی بزانی و هەڵبەتە بەهۆی ئیمان و عیبادەت و خواپەرستیشەوە مرۆڤ لایەنی ڕوحی ئیمانی تێدا بەهێز دەبێ و لایەنە مادیەکەی ژیان بەسەر ڕوحیدا زاڵ نابێ و غەریزەکانی بەسەر ڕوحیدا زاڵ نابن بەسەر دڵ و دەروون هەست و نەستی ئیمان دارانیدا زاڵ نابن و بە ئاسانی دەتوانێت کە وەکو گوتم بەهەشت و ناز و نیعمەتەکانی خوا کە لە ڕۆژی دوایدا بۆی دانراون هەڵیان بژێرێ بەسەر دنیادا واتە بەسەر دنیایەکدا کە لە شەرعدا مەرفوزە بەسەر دنیایەکی حەرام و قەدەغە و پیسدا لەسەر مۆڵەتی جەناوی مامۆستای ناوبڕێکی کورت وەردەگرین و بەردەوام دەبین لە بەرنامەی ڕۆژنایی ئینشاءالله. بەڕێزان ناوبڕێکی کورت و دەگەینەوە خزمەتتان. دووبارە سڵاوتانە بێ خۆشەویستان بەردەوام دەبین لە ئەڵقەی 21 لە بەرنامەی ڕۆژنایی جەنابی مامۆستای لە بەرهەمی هەڵبژارنی ڕۆژی دوایی بەسەر ژیانی دنیادا ئەوەت باس کردووە گرنگترین بەرهەمی هەڵبژارنی ڕۆژی دوایی بەسەر ژیانی دنیادا ئەوەیە کە ئێمە شایستەی ئەوە بین کە خوا سوبحانەهو وەتەعالا مەنزڵگای کۆتایی کە گرەوی ئێمەیە بێ. بەڵێ چۆن؟ هەڵبژاردننی بەهەشت بەسەر دنیادا یا ڕۆژی دوایی بەسەر ژیانی دنیادا بەرهەمەکەی ئەوەیە کە ئێمە شایستەی ئەوە بین خوای پەروەردگار لەو بەهەشتەدا نیشتە جێمان کە یعنی بەرهەمەکە ئەوەیە بۆیە تۆ دەبێ ژیانی دنیا بەکەم بگری هەر بە خۆی کەمە و ڕۆژی دوایی بە زۆر بگریوە هەڵی بژێری کاتێک کە تێک دەگیرێن ئەگەر ناخۆی لە ڕاستیدا ژیانی دنیا هەر ئامرازە ئامراز و هۆکارێکە بۆی تۆ پێی بگەی بە ڕۆژی دوایی یعنی نابێ بخرێنە دوو تای تەرازویەکەوە چکە لە هیچ شتێکدا یەکسان نین وەکو یەک نین و مفاضەلە و بەرز و نزمیان لە بەیندا ناکرێ یعنی ژیانی دنیایەکی وەکو گوتم 70 ساڵە یا 60 ساڵە یاخود شتێک کەمتر و زیاتر بەو هەموو ناڕەحەتی و گرفتاریانەوە کە تێیدان کوا لەگەڵ ژیانێکی نەبڕاوەی بەهەشدا کە ناز و نیعمەتەکانی هەتا نەچین بۆ وێ وەکو خۆیان دەرکیان ناکەین. عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی بێ قسەیەکی جوانی هەیە ڕوونکەرەوانی قورئان و قسەیان لێوە هێناوە بۆ وێنە ئەتەبەری فەخرەدین ڕازی ئیبن کەثیر ئەوانە دەڵێ ئەوەی کە خوا لە نیعمەتەکانی بەهەشدا باسی کردووە لە چاو ئەو ناز و نیعمەتانی کە لە دنیادا هەن تەنیا لە ناوەکاندا یەکتاگرنەوە بۆ وێنە لە دنیادا خوا ترێ هەیە بڵین هەرمێ هەیە سێو هەیە مۆز هەیە خۆخ هەیە خورما هەیە خوای پروردگاریش لە ناز و نیعمەتەکانی بەهەشدا باسی ئەوەیە کردویان باسی ڕووباری ئاو شیر و هەنجوین و شەرابی کردووە کە ئەو شتان لە دنیادا هەن لە ئەوانەی کە لە دنیادا هەن لەگەڵ ئەوەی لە ڕۆژی دوایی لە بەهەشدا هەن تەنیا لە ناوەکەدا یەک دەکردنەوە تەنیا ناویان یەکە و ئەوانەی کە جاری کەس باسم کردو ئێستا باسی ئەزمموی ژیان دوای ژیان لایف ئەفتەر لایف یا نزیکەوتنەوە لە مەرگ دەکەن دەڵێن ئەو ڕنگانەی کە ئەوانەی کە بە شێوەیەکی کاتی دەمرن دوایی دێنەوە ڕوحەکان دێتەوە نێوجەستەیان شێوەیەکی کاتی دەمرن کە ئەوە لە هەموو زمانەکاندا هەیە لە هەموو نەتەوەکاندا هەیە دەڵ ئەو ڕنگانەی کە لەوێ هەبوون لە بەهەشت لە ڕۆژی دوایی ئەو ڕنگانی لێ هەبوون ئەو تامانەی لێوێ هەبوون ئەو بۆنەی لەوێ هەیە ئەو لوتف و
محەبەت و مەرحەمەتەی خوا کە لەوێ هەستی پێ دەکەی، ئەو خۆشی و سەعادەت و بەختەوەری کە لەوێ هەستی پێ دەکەی، ئەسڵان هەر بەراورد ناکرێت لەگەڵی دنیادا. و ئەو زۆربەی ئەوانە دەڵ ئەگەر بۆمان گونجا بە نەدەهاتینەوە، بەڵام پێمان گوترە نەخێر ئێوە ژیانی دنیاتان تەواو نەکردووە، ماوتانە من با نەچینەوە و هەیە زۆر چنگڕێی کردووە نەچێتەوە ناخە ژیانی دنیا تەواو نەکردووە، ساڵانێک و ڕۆژانێکت ماوە هێندێک کارت ماوە دەبێت لێ تاویان کەی. مەبەستمەوەیە بەڕاستی تا خۆمان نەچین بۆ بەهەشت خوا بە قسمەتی هەموو لایەکمانی بکە، وەک پێویست لێی تێناگەین. ئەڵبەتە جار ئینسان لە خەودا یا وەکو ئەو ژیان دوای ژیان کە یا نزیکەوتنەوە لە مەرگ، ئەزمموی نزیک بوونەوە لە مەرگ، ئەوە مەسەن باس کراوە لە ژێر ئەو ناونیشانانەدا، هەم بە زمانە بیانیەکان هاتوو، هەم بە عەرەبی، بە فارسی، بە کوردی، و کەسانێک لە دنیادا کەسانێکی زۆر دەڵم بە ملیۆنان دەژمێردرێن، بە ملیۆنان ئەو حاڵەتیان بینی، بەڵام زۆر کەس نایگێڕێتەوە لە بەرەوەی کە خەڵک دوای گومانی ئەوی پێنەبا شێت بووە، یا گومانی ئەوەی پێنەبا کە درۆ دەکا. زۆریان هەیە دوای 15-20 ساڵ جورئەتی کە دۆ بیجێڕێتەوە، توانە بۆ زووتر باسنی وڵای وتمەوە خەڵک بڵە شێت بووە یا بڵێن درۆ دەکا. بە هەر حاڵ نیعمەتەکانی بەهەشت خوای پەروەردگار کە بۆمان باز دەکا کاک محەممەد، ئەمە زۆرم بیر لێکردەوە خوا سوبحانە و تەعالا ئێمە چۆن تێبگەێنێ کە بەهەشت چی لێیە، یا بکە باسی جەزرەبەکانی دۆزەخ دەکا چۆنمان تێبگەێنێ. دەبێ هەرووامان لێ حاڵێکە بەو شتانی کە مە تێدەگەین، هەر بەو شەو تعبیرانە. بەڵام ئایا ئەوەی کە خوا سوبحانە و تەعالا لە بەهەشتدا دایناوە بۆ دۆستەکانی خۆی، لەو لە قاڵ بوو بۆتەی ئەو شەو تعبیرانە کە ئەمە بۆ ناز و نیعمەتەکانی دنیا بەکاریان دەهێنین، جیان دەبێتەوە، جێ دەبێتەوە بە تاکید نەخێر. بۆیە لە چەند شوێنێک لە قورئاندا خوا ئاماژە بۆ دەکات، بۆیە نەدەفەرمێ فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين، هیچ کەس نازانێ ئەوەی کە بۆیان پەنهان کراوە لەوەی کە پێی دڵخۆش دەبن، مای شادمانیان هیچ کەس نازانێ. هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لە باسی بەهەشتدا دەفەرمێ فيها ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب البشر اقرأوا إن شئتم فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون. ئەوەی لە بەهەشتدا هێنە هیچ چاوێک دیتوێتی، نە هیچ گوێیەک بیستوێتی، نە بە خەیاڵی هیچ کەسیشدا هاتووە. چونکە مرۆڤ بۆ هەموو شتانی کە هەن یا خۆی ڕاستەخۆ دەیان بینێ، یاگە خۆی نایان بینێ بۆی باز دەکەن. وەکو قسێکی خۆش باز دەکەم، دەڵێن کاتی خۆی کە برنج زۆر کەم بۆ لە وڵاتی ئێمەدا، یەکێک گوتێتی خوا برنج زۆر خۆشە لە ساڵانی دێرین، یەکێک گوتێتی خواردووتە، گوتێتی ناوەڵە بەڵام کاکەم گوتێتی لە شاری خواردوومە، دەڵێن زۆر خۆشە. ئێستا برنج دنیای داگرتووە. جا مەبەستم یان دەبێت خۆت بینی بت یا بیستە بت، یاخود بە خەیاڵ و ئەندێشەی خۆتی دابێنی. خوا پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵام ئەوەی لە بەهەشتە نە هیچ چاوێک دێتوێتی، نە هیچ گوێیەک بیستوێتی، نە بە خەیاڵی کەسیش داهاتوە. کەواتە ئەو ناز و نیعمەتانی لە بەهەشت هەن هەر ئەوەندەنی کە لە دنیادا هەن. و من جارێک دوو لە مامۆستایانی خۆمان کە بە ڕەحمەتی خوا شوون ئینشاءڵڵا خوا لێیان خۆش بێ، لە خەودا بینی من گوتم لە بەهەشتدا جگەلەوەی کە خوا باسی کردووە لە قورئاندا و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سونەتدا شتی دیکە هەیە، ئیچان وا پێدەچوو زۆر ئاگاداری وەزعی بەهەشت نەبوو، تی هەرەوەی کە باس کراوە ئەوی دیکەیان گوتی بەڵێ زۆر شتێکە هەیە، بە تایبەتی بۆ هەندێک کەس زۆر شتی دیکە هەیە. گومانی تێدا نییە کە خوا سوبحانە و تەعالا ئەو ناز و نیعمەتانی لە بەهەشتدا دروستی کردوون لە قاڵب و بۆتەی ئەو شەو تعبیرانە کە ئێمە بەکاریان دێنن جێ نابێتەوە باسی، بەڵام وەکو بڵێ خوای پەروەردگار ئێمە حاڵی دەکا، وەجار جاریش ئاماژە دەکا بۆی کە وامەزان هەر ئەوەندەی لێیە زۆر شتی کەی لێیە. بەڵێ مامۆستا هەندێک بەڵگەی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە هێناوەتەوە لەسەر ئەوەی کە ڕوون بووتەوە کە مەبەست لە ژیانی دنیا تەنها لەعیب وەلەهو خافڵاندن نییە.
مەسەلەن بوونی ژیانی دنیا کەم بایەغ بوون ژیانی دنیا لە ڕووی مادیەکەیەوە ئەوەی کە باست کرد نەک بەڕەهایی بە هەموو شتێکەوە فەرامۆش بکرێ کە لێرەدا هەندێک بەڵگەت هێناوەتەوە. بەڵێ کاک محەممەد زۆر لە وتاربێژەکان هەندێک لە مامۆستایان کە من خەفەت لە وتار و قسێ زۆریان دەخۆم داری هەندێکیان هەروە هەندێک ئاەت و حەدیث دێنن هەروە بە وشتی بێ لێ قوڵ لێبردبوونەوە و تێدا قوڵ بوونەوە یەکسەر هەروە ئاەت و حەدیثەکان ڕیز دەکەن. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من یوریدی الله به خەیڕا یوفەقیهو فی الدین هەر کەسێ خوا چاکەی بۆی بوێ لە ئایندا شارەزای دەکا نەیفەرمووی یحەفیظه نصوص الدین دەقەکانی ئاینی پێ لەبەر دەکا. زۆر کەس ڕێگە قورئانی لەبەر بێ زۆر فەرمایشتی لەبەر بەڵام ڕەنگە لیان حاڵی نەبوو بێ. ئێمە چەند زانامان هەن کە خەڵک شوێنیان کەوتۆ فتوای لێ وەرگرتوون بە ژمارەی پەنجەکان دەست یا دووسێبارەی دەستەکان دەژمێردرێن وانە ئێستا بە تایبەتی خەڵک ئەو چوار مەزەبە بڵێ لە نێویاندا باوە مەزەبی ئەبوو حەنیفە و مالیک و شافعی و ئەحمەد ڕەحمەتی خوایان لێبێ کە خەڵک لە ناوچەی ئێمەدا وا باوە ئەگەر نا چوار مەزەبی دیکەش هەن هەرهی مودەوەن و نووسراوە مەزەبی جعفەری صادق مەزەبی زەیدی و مەزەبی ئیباضی و مەزەبی ظاهری ئەو چوارش مودەوەنن شوێنکەوتویان هەن لە دنیادا چەند زانایەکی دیکەش هەبوون کە مەزەبەکانیان نەنووسران وەکو جعفەری تەبەری وەکو سوفیانی ثەوری وەکو لەیث بن سەعید وەکو زۆری دیکە. بەڵام گرنگەوەیە ئەو زانایانەی کە شوێنکەوتویان هەن و فتوایان لێوەرگیراوە بە بەراورد لەگەڵ ئەو هەموو زانایانەی دیکە هەر کەمن زۆر کەمن وانە بۆچی ئەوانە خەڵک یاعتیمادی پێکردن چکە ئەوان لە دین تێگەیشتوون فیقیان هەبووە لە دیندا فقیان هەبوو تێگەیشتنیان هەبوو وردبوونەوە قوڵبوونیان هەبوو لە دیندا. جامە بەستمەوەی من زۆر جار خەفەت دەخۆم لە هەندێک لە وتاربێژ و لە هەندێک لەوانەیە کە دەستن سەر تەلەڤیزیۆن هەندێک قسە دەکەن و باسی ئیسلام دەکەن کە لە قسەکانی وردەبی هەز دەکەی کە هەر حەدیثەکەی جار هەر حەدیثەکەش بەغەڵەت دەخوێنێتەوە جار ئاەتیش بەغەڵەت دەخوێنێتەوە کە حەقیقەت ئینسان کە چۆ سەر میبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێت 101 حساب بکە تۆ لە شوێنی کوێ وەستاوی لە شوێنی کێ وەستاوی و ئەرکی کێ دووبارە دەکەوێنی ئومەتەکەیدا. جا مەبەستمەوەی کە هەندێک لەوانە یەکێ لەو بابەتانی کە تێدا بە هەڵەداچوون مەسەلەی ژیانی دنیا کاکە ژیانی دنیا هیچ نییە یعنی دنیا هیچ یعنی چی؟ یعنی خوا سبحانه وتعالى وەکو لە مستەد ئیمام ئەحمەد داهاتووە 124,000 پێغەمبەری ناردووە 314 ڕەسوول بوون خاوەن پەیامی سەربەخۆ بوون ئەوان دیکەش پێغەمبەر بوون واتە شوێن ڕەسوولەکان کەوتوون. یعنی ئەو ژیانە دنیای کە خوا 124,000 پێغەمبەری ناردووە بۆ ڕێکی خەن چاکی کەن هیچ نییە ئەی خوا ئەوم پێغەمبەرانی بۆ ناردوون نا ئەی باش ئاخر ئەها خوا دەفەرمێ ئینەمە الحەیاة الدنیا لەعیب ولەهو تۆ دەبێت لە فەرمایشتی خوا تێبگەی لسورة الحديد أخواد فرمي اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر وتكاثر بينكم في الأموال والأولاد. بزان كشاني دنيا ياريو خافلانو رازانو خۆ بە سەرێکدا هەڵکێشان و زۆرکردنی ماڵ و سامانە ئەمە واتە لە ڕۆمادیەکەیەوە ژیانی دنیا ئاوایە بەڵام لە ڕۆمەعنەویەکەیەوە کە ئێمە تێیدا تاقی دەکرێنەوە و بەندایەتی بۆ خوا تێدا ئەنجام دەدەین ژیانی دنیا قیمەتی هەر تەواو نابێ ئەگەروانە بێ دەبوو هەموو هەرچی ئیماندارە خۆی بکوژێ بڵێ بۆی بسمە زوو بسمە خزمەت خوا لەو ژیانە دنیا نەجاتم بێ بەڵام خۆ کوشتن یەکێکە لە گوناحە گەورەکان بۆ چونکە تۆ مادام خوا تۆی لێرە داناوە دەبێ ئەو کاتەی کە خوا لات دەبا و کاتە لابچی نەک بۆ خۆت لابەری مەبەستم کەواتە ژیانی دنیا کەم بایەخە هیچ نییە کە لە ئاەتەکاندا هاتووە و فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ما الدنيا في الآخرة إلا مثل ما يجعل أحدكم إصبعه في اليم فلينظر بما يرجع وكل صحيح مسلم داد ژیانی دنیا لە چاو ڕۆژی دوایی هەروەکو ئەو وایە کە
یەکێک لە ئێوە پەنجە دەکات بە ئاوی دەریادا با بزانێت چی بە پەنجەوە دێ ئەو ئەوەندە تەڕایکە بە پەنجەتەوە هاتووە لە چاو ئاوی ئۆقیانوس و دەریایەکە چەندە ژیانی دنیا لە چەو ڕۆژی دوای ئەوەندەیە واتە لە ڕۆمانتیەکەیەوە ئەکەنا لە ڕۆمانەویەکەیەوە کە ڕۆژی دوایی پەیوەستە بە ژیانی دنیاوە زۆر بایەخدارە و زۆر گرنگە وەخوا ئەوهم پێغەمبەرانی ناردوون عەلەیهیم سەڵات وسەلام بۆی مرۆڤەکان ڕێنمایی بکەن هیدایەت دەن بە شێوەیەک ژیانی دنیا بگوزارێنن کە بەختەوەری ڕۆژی دوایی و ژیانی نەبڕاوی بەهەشتیان بۆ دەستە بەر. بەڵێ بێگومان هاوکات وەڵامی ئەوەش داوەتەوە کە ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە سەرمەشقە بۆ ئێمە و بۆ مرۆڤایەتی کە خەریکی خافڵاندن بووە و دوای ئەوە شوێن کەوتوانی لە تابعین لە تابعی تابعین هەتا درێژ دەبێتەوە بۆ ئەم سەردەمە کە بێگومان وەڵام داوێتەوە نەخێر کە ئێستاش باست کرد. من یەک شتی کەش بڵێم لێرە لە سوورەتی ئەلحەدیددا کە بە پێنج وشە ژیانی دنیا پێناسە دەکا يعلم أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما وفي الآخرة عذاب شديد ومغفرة من الله ورضوان وما الحياة الدنيا إلا متاع الغرور وما الحياة الدنيا إلا متاع الغرور جاني دنيا تنيا رابواردنيشي فريودرة واتە ڕۆمانتیەکەیەوە ئەگەر تەماشا بکەین خوا پێنج وشەی بەکارهێناون لعب لهو زينة تفاخر تكاثر في الأموال والأولاد زانانی کۆمەڵ نازم من لە تەفسیری سوورەتی ئەلحەدیددا بە تەفسیل باسم کردووە دەڵێن ئەم پێنج وشەیە تعبیر دەکەن لە پێنج قۆناغی ژیانی دنیا بە شێوەیەکی ڕیزبەندی لۆژیکی تەرتیب المەنطیقی چۆن دەڵێن پێشێ مرۆڤ خەریکی یاریە ئینەمە الحەیاة لعب دوایی لە قۆناغێکی هەڵکشی تردا جا حاڵەتی سەرگەرمی و خافڵانی بۆ دروست دەبێ سەرگەرمی و خافڵان لە قۆناغی گەنجێتی ئەوانە دوای زینە لە قۆناغێکی دواتردا جا زینە و جوانی و مەسەلەن ئەوانە چ پیا و بێت چه ئافرەت بێت لە قۆناغێکی دیکەدا تەفاخڕ حاڵەتی خۆ هەڵکێشان و مەسەلەوە لە حاڵەتی کۆتاییدا وتەکاثر في الأموال والأولاد ئەو جا ماڵ و سامان و کوڕان و چێ زیاتری هەیە و چێ زیاترنی لە قۆناغی کۆتاییدا یعنی دەڵێن لە ڕووی لە ڕۆمانتیەکەیەوە خوای پەروەردگار بەو پێنج وشەیە تعبیر دەکات لە ژیانی دنیا بەڵام لەو ڕوەوە کە ئێمە لە ژیانی دنیادا تاقی دەکرێنەوە تا سەرنجام دەرکەوێت چێ شایستەی ئەوەیە کە خوا ژیانی نەبڕاو و هەمیشەی بەهەشتی پێبدا لەو ڕووە ژیانی دنیا یەکجار گرنگە زۆر گەورەیە زۆر ژێکەی مەترسیە کە ئینسان ژیانی دنیاکەی وانە گوزەرێنێکە پێبەختەوە بێت. بەڵێ جەنابی مامۆستای باست لە هاندەرێکی گرنگی سەرکەوتنی مرۆڤ کردووە لە هەڵبژاردننی ڕۆژی دواییدا بەهەشت بەسەر ژیانی دنیادا بەوەی کە فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە تێناوەتەوە کە مرۆڤ لە ڕووی مادیەوە تەمەشای خوار خۆی بکە و لە ڕووی پەرستش و عیبادەتی تۆست تەماشای سەروی خۆی بکە اینجا ئەوە بێتە هاندەر چۆن وا بکەین یعنی ئینسان لە ڕووی مادیەوە دەبێت تەماشای خوار خۆت بکەیت تۆ ئەگەر خان و جێگە و ڕێگەیەکی خۆت هەیە جەستەیەکی ساغت هەیە ماڵ و منداڵێکت هەیە یاخۆ دەگەر ئافرەتەگەر ماڵ و مێردێکی خۆی هەیە تەماشای سەرەوەی خۆی نەکە چێ ڤیلای هەیە و چێ مەسەرەن بە ملیۆنان یا بە ملیاران پارەی هەیە چی هەیە و چی هەیە و چی هەیە چونکە ئەوە دەبێت هەمیشە خەفەت و غوسە بخواوە ناڕەحەت بێ بە بەلاشیش یانی با تەماشای خوار خۆی بکە ئەوەی کە جەستەیەکی ساغی نییە ئەوەی کە لە خانووی بەکرێدایە ئەوەی کە قەرزدارە ئەوەی کە ناڕەحەت و گرفتارە کە تەماشای خوار خۆی کرد ئەمجا حەدیثەکە دەفەرمێ فذلك أجدر ألا تزدروا نعمة الله کە چاکەکانی خوا بەکەم نەگرن لە ڕاستیدا ئەو ئامۆژگاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاریەکی یەکجار پڕ بە پێستە و زۆر لە خەڵکی هەر بە وەهم خۆ ناڕەحەت دەکەن بە وەهم بە خەیاڵ ئەی بۆ فڵان کەسەها ئەوەی هەیە و سایارەکەی ئاوایە و خانوەکەی وایە و حاڵ و حسابەکەی وایە بەڵام من ئاوە
جاوز چیە ئەو جارێک هەوایە چێ دەڵێ بەخەدەر تۆ بەختەوەرە بڕوات بێ کاک محەممەدەوەی بە ئەزمموی خۆم بۆم دەرکەوتو زۆربەی زۆری دەوڵەمەندەکان زۆربەی زۆری پارەدارەکان جا چه بە حەڵاڵی بەسەرێکیانەوە نابێ کە ئەگەر وا بێ عافێت و نوۆشی گیانیان بێت چه بە حرامی بێ کە بۆیان دەبێتە قڕزەڵ قۆرت بۆ دنیا بۆ قیامەت کەم وە هەیە لە هەز بە بەختەوەری بکەن هەمیشە بە ناڕەحەتی دەکەن جارێ و سەرۆت و سامانە بە ئاسانی بەسەرێک ناندرێ ئەگە بە حرامی بێ کابرات دین و کەرامەت و ئابڕوو ڕەوشتی خۆی لەسەرداناوە ئەگە بە حەڵاڵیش بێ بەتاکید زەحمەتی زۆری پێوە کێشاوە جاری هەر پار و سەر و سامانەکە بە ئاسانی پەیدا نابێت و دوای بە ئاسانی پارێزگاری لێ ناکرێ خۆ قەزەکارەوە پەیدات کرد وەکو لە فەرمایشتێکی پێغەمبەردا هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ گەر ڕۆڵەی ئادەم پڕی شیوێک ماڵ و سەرۆت و سامانی هەبێ داوای شیویچکە دەکا ئەگە دوی هەبن داوای سێهەم دەکا تا زیاترت هەبێ پێداویستەکانە زیاتر دەبن بۆیە حلال يكفي خير من كثير يطغي گومانی کردانی حەڵالێکە ژیانت دابین کا پێداویستە سەرچەکانی ژیان دابین کە باشتر لە حرامێکە یاخید کات و تووشی سەرکێشیت کە و ماڵی دنیاش چڵچێ دەستانە دێ و دەڕوە بۆیە ئامۆژگاریەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر زۆر لە جێی خۆیدایە کە ئینسان تەماشای خوار خۆی بکات لە ناز و نیعمەتە دنیایەکاندا بۆی نیعمەتی خوا بە زۆر بگرێ بەڵام بۆ خواپەرستی و بۆ چاکەکاری تەماشای سەرەوەی خۆی بکە بۆی خۆی هەرچەندە چاکەکار بێ هی خۆی پێکەم بێ هەوڵدا زیاتر بەرەو سەرێ بچێ ئەوە قازانجێتی بەڵام بۆ ناز و نیعمەتە دنیایەکان تەماشای سەرەوەی خۆی نەکە هەر خەم و خەفەت و ناڕەحەتی بچنێتەوە و ئەوەشی کە هەیەی نەیبینێ بەڵکو تەماشای خوار خۆی بکە کە سەدان کەسەیە کە بە تایبەتی لەم بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و عێراقدا کە لە سایی گەندەڵی و فەساد و زوڵم و قۆرەخکاری کە لەم وڵاتەدا کاری پێدەکرێ هەزاران کەس مەسەلەن هەژارە نەدارە لە خانی و بەکرێدایە بەرگ و پۆشاکی بۆ دابین نابێ و خۆی ماڵ و منداڵی خواردن و خۆراکێکی بۆ دابین نابێ جێگە و ڕێگەیەکی بۆ دابین نابێ دەبێت کابرا تەماشای ئەوانە بکە بۆی کە دڵی بە ناز و نیعمەتە حەڵاڵەکانی کە خوا پێداون خۆش بەڵێ و ئەم بابەتە ڕاست کردوەوە بە تایبەتی کە کەمێکت تێدا باس کرد زوود کە بەمانای دنیا بەکەمگرتن دێ نەک دنیا نەویستی کە بەڵگەی ئاەتی بیستی سوڕەتی یوسفت هێناوەتەوە وشروه بثمن بخس دراهم معدودة وكانوا فيه من الزاهدين شروه يعني باعوه جاء شراهم بمعنى باعدهم بمعنى اشتراده لزماني عربي ده بۆیە دوواتان بۆ لێک داونەوە واتە برایەکانی یوسفیان فرۆشت بە چەند درەمێکی کەم و تێیدا بە کەمگر بوون یاخود ئەوانەی یوسفیان فرۆشت برایەکانی نا چۆ برایەکان لە بیریان هاویشت جا گوایە دەڵێن دوای چوون دەریا هێناوە تۆ فرۆشتویانە بەڵام لە ڕاستیدا ئەوان لە بیرەکان هاویشتۆ ڕۆیشتون کەسانێکی دیکە کە ئەدلا دەلوەه و دۆڵچەکەی داهێشتە بیرەکە و بۆ ئاوێ و یوسفیان دەرهێنا و شەڕەوه ئەوان فرۆشتیان واتە ئەوانەی کە یوسفیان دەرێنایە کاروانەکە بثەمەنین بەخسین بە نرخێکی کەم دەڕاهیمە معدودە چەند دەرەمێکی کەم بۆ وەکانوا فیه من الزاهدین تێیدا بە کەمگر بوون قیمەتی یوسفیان نەرزانێ و کوڕی یعقوب پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەبێتە ئەو یوسفەی کە ئاوە بۆ تێیدا بە کەمگر بوون بۆ چونکە دەیانزانی هی خۆیان نییە و خاوەنێکی هەیە و حتمما یوسف قسەی کرد و توێتیە من کوڕی فڵان کەسم و من براکان ستەمیان لێ کردوم و ئەوانە گویان نەداوەتەوە فرۆشتویانە بە نرخێکی کەم و تێیدا بە کەمگر بوون كانوا فيه من الزاهدين واتە بە کەمیان تەماشا کرد کەواتە زوهد بە معنای نەویستن نییە بەڵکو معنای بە کەمگرتنە بە
کەم بایەخ تەماشاکردنە. بەڵێ من ئەم بابەتە وەک باقی بابەتەکان کە زۆر هەڵدەگری بەڵام دەبێ بەو کاتێ دیاری کرەوە بەسەردا تێپەڕێن بەڵام لام گرینگە بەڕاستی ئەو پرسیارش بکەم کاریگەری تەسکەی نەفس ئەگە بە کورتیش بێ لەسەر دنیا بەکەم گرتن و هەڵبژاردننی بەهشت و ڕۆژی دوایی بەسەر دنیادا لەگەڵ ئەوەی کە لە کتێبی ڕێگەی ساڵحبوون و بەرەو خواچوون دیارە پارانەوەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە تێناوەتەوە کە اللهم أصلح لي دینی هەتا کۆتایی پارانەوەکە کە داواکاریەکەی لە خوای بەخشەر ئاوا بوون دینداری و دواتر دنیاداری و دواڕۆژ ژیان ئەنجام مەرگ بە کورتی ئەگەر ئەم بابەتە ڕوونکەیە. بەڵێ پێغەمبەر عليه الصلاة والسلام کۆمەڵی پاڕان و دوعای فێر کردوین ئەگەر تەماشا بکەین زۆر گشتگیرن و زۆر هاوسەنگیان تێدایە بۆ ئێنە ئەو دوعایە دەفەرمی اللهم أصلح لي ديني الذي هو عصمة أمري وأصلح لي دنياي التي فيها معاشي وأصلح لي آخرتي التي إليها معادي واجعل الحياة زيادة لي في كل خير واجعل الموت راحة لي من كل شر. أما لصحيح بخاري مسلم دهاتوه أي خوايا ئەم دینداریەم بۆ چاکە کە مایی ڕاوەستانی کاروبارمە دین لێرەدا بە معنای ئیسلام نییە ئیسلام هەر بە خۆی چاکە پێویستی بە چاکردن ناکە دین بە معنای تەدەیونە دینداریەکەی من چاکە پابەندی من بە دینەوە چاکە پێشێ بۆەوە دەپاڕێتەوە ئەوە بناغەیە وأصلح دنیای التي فيها معاشي ئەو دنیایی کە ژیانی منی تێدایە گوزەرانی منی تێدا بۆم چاکە واتە لە ژیوی حرام بە دوورم کە لە خراپە و لە دەرد و نەخۆشی و نەهامەتی بە دوورم کەوتا کۆتایی وأصلح لآخرتي التي إليها معادي منزلگای کۆتاییم بۆ چاکە کە گەڕانەوەن بۆ وێ واجعل الحياة زادة لي في كل خير ژیانم بۆ بجێڕە بەمایی زیادکردنی هەر چاکەیەک واتە بە هەمیشە لە ژیانی دنیامدا لە چاکە زیاد کەم علم زیاد کەم معرفەت زیاد کەم تەقوا زیاد کەم کاری خێر زیاد کەم چاکەکاری زیاد کەم واجعل الموت راحة لي من كل شر مەرجیشم بۆ بجێڕە بە دەربازبوون و ئاسوودەیم لە هەموو خراپەیەک. دوعایەکە زۆر گشتگیرە زۆر هاوسەنگێک بە ئەندازەی خۆی هەر کامیان بە ئەندازەی خۆی هەڵبەتە هەموو پاڕانەوەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر بەو شێوەیەن. ئەنجا ئەوە کاریگەری تەزکیەی نەفس چییە لەسەرەوە کە تۆ دنیا بەکەم بگری و سەرنجام دنیا بەکەم گرتن بێتە هۆی کە تۆ دینداریکی ڕاست و ساخ بکەی یا ببێ مسلمانێکی ڕاست و ساخ تۆ کە نەفست خۆی پاک و چاکردنی نەفس بەوە دەبێت کە ملکەشی شەرع بێ ملکەشی شەرع بێ لە شیرازەی شەرع نەچێتە دەرێ چ بەباری ئەرێنیدا چ بەباری نەرێنیدا بەباری ئەرێنیدا باواتە ئەرکەکان جێبەجێکەین بەباری نەرێنیدا واتە خۆ لە قەداغراوەکان بپارێزی کە وا بوو نەفس پاک و چاک دەبێت کە نەفست پاک و چاک بوو بەڕاستی ئەو نەفسە دەبێتە ئاوێنەیەکی ڕاستەقینە دنیا وەکو خۆی ببینێ و دوا ڕۆژ وەکو خۆی ببینێ هەموو شتەکان لە شوێنی خۆیاندا ببینێ خۆ ئێستا ئەوانەی کە بە ژیانی دنیا هەڵدەفریوێن لەبەرەوەی دنیا زۆر گەورە دەکەن و ناز و نیعمەتەکانی دنیا زۆر لەلایەن گەورە و بایەخدار دەبن بۆیە یەکێک لە دوعاکانی پێغەمبەر ئەوەیە عەلەیهی سەڵات وسەلام ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ژیانی دنیا مەکە بە گەورەترین خەم و خەفەتمان ومەیکە بە ئەو پەڕیزان یاریمان عەقڵمان هەر تاوێ بڕوە ژیانی دنیا خۆی ببینە. پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ڕۆژێک پیان گوتوی پێغەمبەری خوا با خانوویەکت بۆ دروستکەین و جێگە و ڕێگەیەکت بۆ دابینکەین و فەرموویەتی إنما أنا في الدنيا كراكب استظل تحت شجرة ثم راح وتركها من لە ژیانی دنیادا هەر وەکو ڕێبوارێک وام لە سێبەری درەختێدا پشوویەکدا و دوایی دەڕوا بەجێی دێڵێ باشە خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئاوا تەماشای ژیانی دنیای کردووە بەڵام لەو ڕۆکە پێویست دەکا و پێداویستیەکانی خۆی ماڵ و منداڵی دابین کردووە بۆ زانیاریت هەندێک لە مامەسایان زیاتر کۆبیریان لەسەر ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دنیای لەلا کەم بایەخ بۆ ئەو گرنگی پێ نەدا بەڵام لایەکی دیکە لە ژیانی دنیای پێغەمبەردا هەیە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا کە وەفاتی کردووە کۆچی دوای 9 هاوسەری هەبوو ئێوە هاوسەرانە پێویستیان بە ژیان بۆ دابیرکردن هەیە بۆیە لە سیرەی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا نەفەقە و بژیوی ساڵێکی ماڵ و خێزانی دادەکرد زەخیرەی دەکرد
ئەگەر جۆ بووە ئەگە خورما بووە هەگە هەر شتێک بووە پاشەکەوتی بۆ دەکردن بۆی پێویستیان بە خەڵک نابێت سوال کە ناڵ و منداڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەواتە بەڵێ پێغەمبەری خوا دنیای بەکەم گرتووە بەڵام خەمی خواردووە لە دنیای حەڵاڵ بای ئەوەندە کە پێویستی پێداویستی خۆی ماڵ و منداڵی دابینکە بۆیە کاتێک کە ئەمە باسی سیرە و ژیانی پێغەمبەری دەکەین عەلەیهی سەڵات وسەلام دەبێ وریابین بۆی کە خەڵک هاندەین بۆ دنیا بەکەم گرتن نەچی لایەنەکەی دیکەی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرامۆشکەین یا باسی عومەری کوڕی خەتاب دەکرێ خوا لێ ڕازی بێ 18 پینە بە کراسەکەیەوە بوو هەموو دەمێ 18 پینەوە بە کراسیەوە بووە ئەدی ئەوە لەکوێ جێ دەبێتەوە ئەو ژێردراوەیە کە عومەر خوا لێ ڕازی بێ قوماش هاتووە ئەویش قاتێکی یاخود پۆشاکێکی تێر و تەواوی لێ دروست کردووە یەکێک گوتوێتی بۆ قوماشەکەیمە بۆ بەشمان ناکایی تۆ لەگەڵ ئێمەش قەت بڵندتری کەڵەگەتری بەڵام چاک تێر و تەواویشە ئەوی شتێتی عەبدوڵای کوڕی عومەر هەڵسە جواب دەوە توێتی کاکە ئەمن بەڕاستی بەشە قوماشەکەی خۆم دا بەبابم بۆی پۆشاکەکەوی تێ ببێ کەواتە عومەر پۆشاکی تێر و تەواویشی لێبەر کردووە ئەوە نەبووە کە بەڵام کە نەش بوو بێ پینەی لە پۆشاکی داوە ئەگە نەش بوو بێ مەسەرەن کەمی خوارد ئەوە بووە ئەگەر نا جاری باشی خواردوشێتی پۆشاکیشی پۆشیوە و وەکو دایکمان عایشە لێ ژێردراوەتەوە خوا لێ ڕازی بێ گوتوێتی کانە عومەر رضی الله عنه إذا مشى أسرع وإذا ضرب أوجع وإذا تكلم أسمع وإذا أكل أشبع وكان هو الناسك حقا ڕۆژێ هەندێک خەڵکی بینیوە دایکمان عایشە ئەوە بە مردەلۆ خەیر ڕۆیشتون وتێتیوە بووە دەکەوتوانەوە زاهید و ناسیکن تێتی عومەر خوا لێ ڕازی کە دەڕۆیش بە خێرایی دەڕۆی ئەگەر لە کەسێکیدا بە عەزیەتی دەدا ئەگە سەرپێچی کردبا ئەگە قسەی کردبا وای دەکرد کە تەرەفەکە ببیستێ ئەگە خواردنیشی خوارد بە چاکی دەخوارد و ئەویش زۆریش ناسیک و زاهید و دنیا بەکەم گر بوو خۆ دنیا بەکەم گرتن معناوە نییە کە تۆ لە برسا بمری نا بەڵام حەڵاڵ بخۆ بای ئەوەندەی کە بەدەن پێویستی پێێتی جەستەت بتوێ بەکاریبێنی بۆ تاعەت و بۆ چاکە و بۆ خزمەت خۆ دەبێت تۆزی خزمەتیشی بکەی بای ئەوەندە کە جەستەکەت ڕابۆستێ وەکو حەدیسەکە دەفەرمێ بحەسبی بنی ئادەمە ئوکلات یوقیمنە صلبه وەچەی ئادەم چەند پارویکی بەسن کە پشتی ڕابگرن دەبێ بای ئەوەندە بەهرەوەربگری لە ژیوە حەڵاڵ و پاکەکانی خۆ زۆر بەڕێز مامۆستاری باپیرزانەوە بیرمەند سوپاس دەکەین کە لە ئەڵلقەی 21 لە بەرنامەی ڕۆشنایی لە خزمەتت دابووین خزمەت لێمە سوپاس منیش خۆشحاڵم بە دیداری ئێوە مامۆستا محەممەد سوپاس دەکەم سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵلقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه